لە یەکێک لە یاریەکانی هەفتەی 15 خولی ئەستێرەکانی عێراق یانەی نەورۆز لەسەر یاریگای کەربەلای نێودەوڵەتی بووە میوانی قاسم. کوڕانی شاری پایتەختی ڕۆشنبیری هەر لە سەرەتاوە کۆنتڕۆلی یاریەکان کردبوو بە ئامانجی زوو پێشکەوتن لە یاریەکە لە 5-1 لە دوای یەک نزیک بوون لە تۆمارکردنی گۆڵ، بەڵام سوور پۆشانی میوان نەیانتوانی گۆڵ بەرهەم بهێنن. قاسمی خاوەن ماڵیش بە تەنها بەم لێدانە وەڵامی کوڕانی میوانی دایەوە، نیوە یەکەم گۆڵی بەخۆیەوە نەبینی. لا نیوەی دووەم و لا خولەکی 57 لەم حاڵەتە نابژوان فیکەی لێدانی سزای بۆ نەورۆز لێدا. بەڵام دوای گەڕانەوە بۆ ڤار لە بڕیارەکەی پاشگەز بوویەوە و لێدانی سزاکەی هەڵوەشاندەوە و کارتە سوورەکەی یارزانەکەی قاسمیشی ڕەت کردەوە، هەرچەندە لە کاتێک فیکەی لێدانی سزای لێدا بوو کە تۆپ لە بەرژەوەندی یارزانانی نەورۆز بوو. نەورۆز بەردەوام بوو لە هەوڵەکانی بۆ تۆمارکردنی گۆڵ و فشاری تەواوی خستە بۆ سەر گۆڵی شین پۆشەکان. لەم هێرشە تەواو نزیک بوون لە گۆڵ، بەڵام کەڕار نور قاسمی ڕزگار کرد. قاسم ناوە بەناوە وەڵامی نەورۆزی دەدایەوە. ئەم لێدانەی مەڕەدۆنا ڕێگای ستونی گرت و بەخت یاوەری نەبوو بربەستی یەکسانی بشکێنێت. مەڕوان حوسێنیش خۆی تاقی کردەوە، بەڵام تۆپەکەی هێڵی گۆڵی نەبڕی. نەورۆز پێداگر بوو لەسەر ئەوەی بە گۆڵ بگات. لا خولەکی 92 ناوبژوانی یاریەکە فیکەی لێدانی سزای بۆ نەورۆز لێدا. مەڕوان حسێنی هێرشبەر بە سەرکەوتووی جێبەجێ کرد و دوجار نەورۆزی بە گۆڵ یەکەم و پێشکەوتن گەیاند. دوای 102 خولەکگاری ناوبژوان فیکەی کۆتایی یاریەکەی لێدا و نەورۆز سەرکەوتوو بوو. بەم شێوەیە یانەی نەورۆز بە کۆکردنەوەی 23 خاڵ لە خانەی شەشەمی ڕێزبەندی مایەوە. نەورۆز ناگەڕێتەوە سلێمانی و یاری داهاتووشی لە نەجەفە بەرامبەر نەفتی وەسەد. قاسمیش خاوەنی 14 خاڵە و لە خانەی 16 ڕێزبەندیە. حوسێن محەممەد، کەناڵی پێام.